سواری مانەیە لە مدەی دوومانە گروپێکی ئەسپ سواریماندانەوە لە هەڵەبجە شەهید بۆ حەز و خولای و کەسانی کە فێری ئەسپ سواریە بن لەگەڵ ئەوەیش هەم فستیڤاڵەکەین ساڵانە فستیڤاڵەکەین ئەیتر فستیڤاڵەکە بۆ کۆبوونەوەی ئەم برادەرانەیە هەر لە چەمچەماڵ و لە کەلاروەمانە کۆبینەوە هەر بۆ مەبەستە نا بۆ مەبەستی دڵخۆشی و برایەتی و کەسایەتیە ئەسپەکان ئەکسەرەتیان کوردین عەرەبی کەم بەکارەهێنین خۆمان چونکە ئەسپی کوردی مەحکەمە بۆ تعلیمدانیش خۆش تعلیم وەرەگرێ ئەسپەکان بۆ نرخی ئەسپەکانیش ئەسپمان هەیە ئەڕواتان نزیکەی 17 دەفتەر سەرەتا بەخێراتتانەکەین ئێمە وەکو حەز و ئارەزوو خولایەکە هەمانە بۆم ئەسپ سواریە ساڵانە لە دوو کاتا هەوڵە دەین کۆڕکۆبنەوەکانمان دەست پێ بکە ئەویش کاتی فیستیڤاڵەی بەهارەمان هەیە و هی پاییزەمان هەیە چون لەو دوو کاتا گونجاوە بۆ ڕەمبازی ئەسپەکان بە حکمەوەی جەوهەوا ئەبێ تۆزێک فێنکیەکی پێوە دیار بێت تاوەنەی کە نمایشێکی خۆش و ڕەمبازێکی جوان دەربچێت ئێمە ساڵانە لەم کاتانە ئەوەی کە بەپێی توانا و ئیمکاناتی خۆی پێی خۆشە ئەوەی کە ئەسبدارە حەز ئەکات کە ئەم فیستیڤاڵانە ساز بکات ئەمڕۆژ کاکاروان دەستی خۆش بێت هەڵساوە بۆ کۆبنەوەیەکی ئەسبدارەکانی منتیقەکە و بگرە خواری منتیقەکەی ئێمەش کە هەڵەبجەیە چۆن بڵێ لەم کاتانە ئیتر ڕمبازی ئەسپەکان ئەوەی ساڵانە خەریکە بین مەصرفێکی زیاد دەکەین لە بەخێوکردنی ئەسپەکانمان بۆ ئەم نمایشانە کە ئێستا خەریکین ڕاستی وکو ئەوەی کە تۆ جەنابەت فەرموود مۆزوعی حکوومەت هیچ کاتێک هیچ هاوکاریەک لەم بوارە نەیکردو و نایشی کات چون وڵاتێکی وکو ئێران ئێستا سیرەکەی لە هەموو شار و شارۆچکەکانە خەریکی ڕەسەنێتی ئەسپی کوردن کابرا فارسە خەریکی ڕەسەنێتی ئەسپی کووردە و بگرە ئینتاجێکی باشتریشی هەیە لە وڵاتەکەی بە حکومەوەی زیاتر پەرەی پێدراوە بەس لای ئێمە کە سیرەکەی ئێمە خەریکی ڕەسەنێتی من و خۆم خەریکی ڕەسەنێتی بەخێوکردنی ئەسپی کوردم لە هەڵەبجە و حدودی 15 ئەسپی ڕەسەنی کوردم هەیە بەخێوکردنەکەی هەتاوەکو ئێستا نەک ئەوەی کە هاوکارێکمان بکەن بگرە دەستخۆشیێکیشان لێ نەکردووی بەڵێ ئەمە حەز و ئارەزوویەکی خۆمانە بەس لە هەمان کاتا بەخێوکردنی ڕەسەنێتی ئەسپی کورد کارێکی گەورەی و کارێکی پیرۆزیشە هابێت حکوومەت هیچ نەبێت بتوانێت ساڵانە لە فیستیڤاڵێکمان بۆ ئەنجامدات لەسەر ئەرکی خۆی بۆ ئەوەی زیاتر ئەو گەنجانی کە تازە پێگەن حەز و ئارەزویان زیاتر بۆ ئەم کارە بڕوات کەلتۆرێکی کوردەواریە کاروانی کاک جەمیل هەستاوە بە ئامادەکردنی ئەم فستیڤاڵی ئەسپ سواریە یعنی بەسەر پرشتی کاروانی کاک جەمیلە ترە ئێوارەخوانیشی ئامادە کردووە من ئەسان بە ئامادەکردنی ئێوارەخوانەکە خواردنەکانمان مریشکە فاسۆلیایە برنجە و میوانەکانیشە لە خزمەتیانە ئێوارە ناڕۆنەوە أنا خوای گەورە میهرەبان من وشیاری حاجی حەمەدی لە عازەبان هاتوو دەربارەی ئەسپ سواری خولیایەک و خولیایەکی ئەسپ سواری ئەوەیە ئینسان کە لە مێشتیا و لە دڵیا شەکل بوو ناتوانێت وازی لێ بێرێ ئەمە یەکەم دووەم ئێمە ئەسپمان بەس بۆ خۆشی خۆمان و لە هەموو ئاهەنگەکانە لە بۆنەکانە لە هەموو بۆنەکانە بانگەشمانەکەن ئێمە ئەڕۆین هەر جارێک لە لای برادرێ دۆستێکمان کۆمەڵ ئەسپ سوار خڕین و کۆمەڵە مایشی جوانەکەین و ئەم جار وەکو خۆشم لە ساڵی 86 لە پۆلی یەکی سەرەتایی بووم تا ئەمڕۆ بەماین ئەچوم بۆ لە چنارەوە بۆ ئازەبان لە ئازەبانەوە چوم بۆ چنارە لەوێ ئەم خوێن لە هەتا لە ساڵی 86 تا ئێستا بوومە و لێم نەبریاوە
ئەم ئەسپە ئەوە دەماری هەیە پڕ خوێنە کوردیە باشە ئەسپی کوردی لەناو هەموو ئەسپەکانە مەقبولترە نرخی پاترە باشە ئەسپی کوردی بەقەوەتە کەمتر پەکی ئەکەوێ هەموو کردەوەیەک زوو ڕاتێ لەسەری باشە ئۆنیە ئەبینیشتی کاتە ئەو ئەسپەوە بۆ ئەو وڵاقانی ترێ بین و ئەمجار پڕ خوێنە خزمەت کراوە وەی قەدیم ساڵ قەدیم ئەم وڵاقە باشە ئەمڕۆ هەیە ئێستا نەبوو باشە بەس ڕێزم هەیە ئەمڕۆ سوارمان کەم بۆ تۆ بۆ نازانێت لە سوارەکە هەر ئەو نەزانێت ئەکوونێتە سەر وڵاق ئێستا ئەو وڵاق ڕەشە بەرامبەرت ئیسەوتێت وڵاقێکە هەموو جارە باسی بکەیت بەس ئایا سوارەکەی چۆن سوکانەکەی بەدەست تۆیە چۆن ڕایبێری لەسەر وەتەکە ئەو وا بەگوێی تۆ ئەکا ئەوتە ئەمە ئەسپە خاوەنی خۆی ئیسە منە ناسی چۆن سوار بووم لە بین ئەم کورسیانە بۆتە ژێڕم بەس هەموو کەسێ ناتوانێت